بەڵسۆمان بەردەوامین دەچین لەی تەوەرێکی دیکەی پرۆگرامە هەستەبار بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە دیارە لە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە سیمپۆزیۆمێک لە سلێمانیدا بەڕێو دەچێت بۆ هەواڵی ساختە و کاریگەری لەسەر ئاڵۆزی سیاسی لە هەرێمی کوردستاندا پانێڵیستی ناو سیمپۆزیۆمەکۆ هەروەها ماستەر لە بۆی ڕاگەاندندا کاکرمان ڕۆسڵمان ڕاستەخۆرە سەدو لەگەڵ ئامادەیە گفتوگۆی ئەم سیمپۆزیۆم و هەروەها کاریگەری هەواڵی ساختە و لەسەر ئاڵۆزەکانی هەرێمی کوردستان تاوتوێ دەکەن کاکرمان ساڵ لێ زۆر بەخێر بێت کاکرمان ئێستاتا دەمانێت باسێکی پانێڵەکەمان بۆ بکەیت ئەم پانێڵە چۆنە لە چیا خۆی دەبینێتەوە باسی چی دەکات بەڵێ دەستان خۆش بێ سەرەتا دەمەوێت یادی 126 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی لە ئێوەی بەڕێز و لە تەواوی ڕۆژنامە نووسانی کورد لە هەرکوێکم جیهانان پیرۆز بکەم لەم یادەدا دەمەوێت بڵێم کە هێشتا ڕۆژنامە نووسان پێویستیان بەوەیە کە ئازادیەشی باشتریان بۆ فراهەم بکرێت و مافی دەستڕاگەیشتن بە زانیاریان بۆ فراهەم بکرێت و شکۆی ڕۆژنامە نووسان زیاتر بپارێزرێت و لەگەڵەوەشدا هێشتا بەشێک لە ڕۆژنامە نووسان پێویستیان بۆیە کە پیشەیانەتر مامەڵە بکەن و زیاتر پابند بن بە بنەمای یاسایی و دیشەکانی کاری ڕاگەیاندن و هەروەها لە ئەو دۆخە سیاسیانەی کە دەگوزارێت زیاتر ئارام بن و با بڵێن زیاتر پابند بن بە هەموو ئەو یاسا بەرکارانەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارەوە لەگەڵەوەشدا هەندێکیان پێویستیان بەوەی کە ڕێنمایی زیاتریان لەسەر بنەماکانی کاری میدیایی پێ بدرێت بۆ ئیلانی کەم ئەو فەوزایی کە هەندێک جار دروست دەبێت سەبارەت بە ڕووداوێک یان بابەتێکی سیاسی لە هەرێمی کوردستان کەمتر ببێتەوە. ئەم پانێڵەی کە ئەمڕۆ لە پەیمانگای برایت بەڕێوە دەچێت کۆمەڵێک ڕۆژنامە نووسی بە ئەزبوون و کۆمەڵێک مامۆستای ئەکادیمی کە چەند تەوەرێک لە خۆ دەگرێت یەکێک لە تەوەرەکان کە هەواڵی ساختە و کاریگەری لەسەر ئاڵۆزەی سیاسی لە هەرێمی کوردستان و تەوەرێکیشان تایبەت دەبێت بە میدیا و ڕۆڵی لە بەرهەمێنانی توند و تیژی. بابەتی هەواڵی ساختە بابەتێکی مێژوێکی تاڕادەیەک کۆنی نییە و ئێمە وا نەزانین کە ئەم بابەتە تەنها تایبەتە بە هەرێمی کوردستان بەڵکو لەگەڵ گەشەکردنی تەکنۆلۆژیا لە ئێستادا تەواوی وڵاتانی جیهان جیرۆدەی هەواڵی ساختە بوون و بەهۆی گەشەی تەکنۆلۆژیاوە دیسان تەکنیک و شێوازی ساختەکاریەکەش گۆڕانکاری بەسەرداهاتووە ئەگەر لە پێشوودا ساختەکاریەکە لە دەقێک یان لە زانیاریەک بوو بێ ئێستا ساختەکاریەکە هاتوۆتە سەرەوەی کە ڕوخساری مرۆڤەکان ساختە دەکرێت دەنجی مرۆڤەکان ساختە دەکرێت کەواتەمە مەترسیە و مەترسیەکی جددیشە بۆیە پێویستە هەمومان با بڵێن پەروەردەی تەکنۆلۆژی خۆمان ببینە ئاستێکی باشتر و پەروەردەی میدیایی خۆمان ببینە ئاستێکی باشتر بۆ ئیلانی کەم کە توانای ناسینەوەی هەندێک لەو زانیاریە ساختە و لەو ڤیدیۆ ساختانەمان هەبێت. باشە کەواتە کاکرمانج بە دیاریکراوی و کەسانی کە هەواڵی ساختە بڵاوکردنەوە کێن یاخود هۆکاری بڵاوکردنەوەی هەواڵانە بۆ چێگەڕێتەوە. بەڵێ هۆکارەکەی جۆرا و جۆرە دەکرێت لە وڵاتێکی ئەوروپی زیاتر مەبەستەکە مەبەستێکی ئابووری بێ بەڵام لە هەرێمی کوردستان دەکرێت زیاتر مەبەستەکە مەبەستێکی سیاسی بێ بەڵام بە شێوێکی گشتی کۆمەڵێک هۆکار یان کۆمەڵێک ئامانج لە پشتی بڵاوکردنەوەی هەواڵە ساختەکان هەن یەکێ لەو بابەتانە یان ئامانجی سیاسیە دەبینین لە کاتی توندبوونەوەی ململانە سیاسیەکان یان لە کاتیەوەی کە نێوانی لایەنە سیاسیەکان تێک دەچێت دنیایەک هەواڵی ناجۆر و ناڕاست و ساختە و بڵاو دەبنەوە کۆمەڵێک پەیج پەلاماری یەکتر دەدەن کە بەڕاستی ژینگەی میدیایی بە تەواوی دەشێوێنن و ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی سیاسی لە هەرێمی کوردستان دەخەنە مەترسیەوە هەندێک جاریش مەبەستەکە مەبەستێکی ئابووریە بە تایبەتی لەگەڵ گەشەکردنی تەکنۆلۆژیا شێوازی ڕکلامکردن گۆڕانکاری بەسەرداهات ئەوەی کە پێی دەوترێت کلیک بیت واتە تۆ چەند کلیک لەسەر بابەتێک بکەی بڕێکی دیاریکرا و پارە دەسێتە سەر حسابەکە دیان چەند ڤیوت بۆ ڤیددیوەیەک هەبێ بڕێک لە پارە دەسێتە سەر حسابەکەت ئەمە زیاتر لە دوای گەشەکردنی تەکنۆلۆژیاوە زیاتر مەبەستە ئابوووریەکە دروست بوو هەتا لەم ساڵانەی دواییدا دەرکەوت کە لە کاتی هەڵمەتی بانگەشەی دۆناڵد ترەمپ سەرۆشی پێشووی ئەمریکا دەرکەوت کە ئەو هەواڵە ساختانیان کۆی ئەو هەواڵە ساختانی لەو کاتەدا بڵاو دەکرانەوە کۆمەڵێک گەنجی مەقدۆنی بوون کە هەواڵە ساختەکانیان بڵاو دەکردەوە بۆ ئەوەی خەڵکی ئەمریکا زیاتر متابعی ئەم جۆرە زانیاریانە بێت و زیاتر سەیری بکەن و ڤیان بۆ کاتەکە کرمان هەواڵە ساختەکان کێوی لە چ کاتێکدا زیاتر بڵاو دەبێت ناو خەڵکەوە کێن ئەو کەسانی کە ئەم یاخود بارودۆخێکی سیاسی یاخود دۆخێکی ناجۆر دەقۆزنەوە بۆ ئەوی کە هەواڵە ساختەکانی تێدا بڵاوکەنەوە و دەستکەوتی ئەوان چی دەبێت لە بڵاوکردنی ئەم هەواڵە ساختانەدا؟
هەواڵە ساختەکان زیاتر لە ژینگە نائارام یان لە ژینگەیەکی نائارامدا بڵاو دەبێتەوە. جام ژینگە نائارامیە ژینگەی ئابووری بێ، سیاسی بێ، کۆمەڵایەتی بێ، دەبینی لە کاتی جەنگ و ململانەی سەربازیدا دیسانەوە هەواڵی ساختە ئاستەکەی زۆر بەرز دەبێتەوە، لە کاتی ململانە سیاسیەکاندا بە هەمان شێوە، لە کاتی هەڵبژاردندا بە هەمان شێوەکە هەموو لایەنەکان دەیان هەواڵی ساختە لە دژی یەکتر بڵاو دەکەنەوە. مەبەستەکە زیاتر بەلا ڕێدابردن و بەلا ڕێدابردننی ڕایگشتیە و چاواشەکردنی ڕایگشتیە. اینجا بیرمان نەچێمە هەواڵی ساختە چەند جۆرێکی هەیە، تەنها خۆی لە یەک جۆردا نابینێتەوە. بۆ ئێمە زانیاری زیان بەخشیشمانەیە، دیسانە ئەومەش دەچێتە چوارچەوەی ئەو زانیاریە ناجۆر و ناباوانەی کە بڵاو دەبێتەوە، چونکە بیرمان نەچێ هەواڵ خۆی زانیاریە، بەڵام هەموو زانیاریەک هەواڵ نییە. ئەوەی کەوا دەکات زانیاریەک هەواڵ بێ و زانیاریەک هەواڵ نەبێ، کۆمەڵێک بەهای هەواڵیە کە پێویستە لەم زانیاریەدا هەبێت. کاتە بەها هەواڵەکان چێکا کرمان هەم بۆ ئەوەی بکەمە دەرفەتە بۆ پرسیاری ئەو بکەن چۆن بتوانین هەواڵە ساختەکان لە هەواڵە ڕاستەقینەکان جا بکەینەوە بە شێوازە لە شێوازەکە خۆمان دوورخێنەوە هەواڵانی کە ساختن. ئەوەی کەوا دەکات ئێمە با بڵێین باشتر هەواڵە ساختەکان بناسینەوە، پێویستە کە بەردەوام گومانمان هەبێت لە ڕاستی هەر سەرچاوێک، چونکە ڕاستی ڕاهە لای هیچ کەسێک نییە و دوای ئەوە ئێمە لە چەند سەرچاوەیەکەوە ئەم زانیاری وەربگرین، تەنها سەرچاوەیەک بەس نەبێت بۆ ئەوەی کە ئێمە بە تەواوی پشتی پێ ببەستین، چونکە هەر میدیایەک بەپێی سیاسەتی خۆی بەپێی سیاسەتی دامەزراوەکە زانیاریەکە دەگەێنێت. بۆی کە تۆ زانیاریەکە بە کاملی وەربگری پێویست دەکات لە کۆمەڵێک سەرچاوە ئەم زانیاری وەربگری. دوو با بڵێن گومان بکەیت، سێم ئەو سەرچاوە ڕاستەقینانە دیاری بکەیت و زیاتر بگەڕێەوە بۆ میدیا ڕەسەنەکان، زۆر پشت نەبەسی بەو میدیا فەیک و یان ئەو میدیانەی کە سەرچاویان دیارین نازانێت چێ خاوەنداریەتیان دەکات، بۆیە لەو هەموو ئەو سەرچاوانەوە پێویستە کە تۆ زانیاریی ڕاستەقینە وەربگریت. باش کاتە کاکرمانج لەگەڵەوەی کە باست کرد لە ئێستا هەواڵی ساختە زۆر بڵاوکرێتوانە، بەڵام ئەو کاریگەریانی کە لەسەر بیسەر یاخۆ بینەر جێ هەڵەت کامانن. کاریگەریەکان زۆر زۆرن. یەکەم خەڵک چاواشە دەکات، تۆ ناتوانانی کە زانیارێکی باش وەربگری، ڕاستیەکان دەشێوێنرێن. دووەم ژینگەی سیاسی بە تەواوی دەخاتە مەترسیەوە، ئاسایشی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە و بە تەواوی ڕایگشتی شەقامی گشتی بەلاڕێدا دەبات و تۆ ناتوانانی جیاوازی بکەیت لە نێوان، ئەگەر ئەم فەوزای ڕێک نەخرێتەوە نازانی جیاوازی بکەیت لە نێوان کامە هەواڵ ڕاستە کامە هەواڵ خراپە. بەداخەوە لە هەرێمی کوردستانیش بەهۆی ئەوەی کە پەروەردەی میدیایی خەڵک بە شێوە گشتیەکەی لە ئاستێکی لاوازدایە و ئاستی بەکارهێنانی تەکنۆلۆژیان پەروەردەی تەکنۆلۆژی لە ئاستێکی لاوازدایە. ڤیددیۆیەکەیە کە لەم ڕۆژانەدا بینیم دارێکەیە کە کۆمەڵێک هێلکەیان پێوە کردووە، لە ئاساس ئەم دارە هێرکەی گرتووە. سەیری کۆمنتەکان بکەی، اینجا دەزانیت کارە ساتی خۆڵخاوە کە خەڵک هەمووی بڕوای بەم ڤیددیۆیە کردووە. یعنی ئەمە ڕێژەکە زۆرە، ئەگەر لە 100 کەس 10 کەس بڕوای کردبێ لە ملیۆنەکە 100,000 کەس دەکات، کەواتە ڕێژەکە زۆر زۆرە. بۆیە پێویستە کە هەمومان میدیاکان، میدیا ڕاستەقینەکان بە تایبەتی میدیاکی وەکو کورسات هەوڵ بدا کە خەڵک هۆشیار بکاتەوە لەسەر مەترسیەکانی ئەم هەواڵە ساختانەوە، چۆنیش ئەو تەکنیک و شێوازانی کە خۆمان لەم هەواڵە ساختانە پارێزین. وەکوتم با بڵێین گومانکردن کە بەردەوام گومانت هەبێ بۆ ئەو زانیاریانی کە وەردیەگریت، چونکە ڕاستی ڕاها لای هیچ سەرچاوەیەک باشە. کاتەکە کرمانج چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەمە بدرێت لایەنە پەیوەندیدارەکان، سندیکاکان، ناوەندە ئەکادیمیەکان، ئەمانە تا چەند هەوڵیانداوە بۆ ئەوەی کە ڕێگری لە بڵاوکردنەوەی هەواڵی ساختە بکرێت؟ ئەو پانێڵی کە ئەمڕۆ لە پەیمانگای برایت دەکرێت هەوڵێکە بۆ با بڵێین چارەسەرکردنی ئەم بابەتە، چونکە لیژنەیەک لە ناو سیمپۆزیۆمەکەیان لە ناو پانێڵەکە دادەنیشێت کۆی ئەو ڕاستپاردانەی کە لەلایەن پانێڵستەکانەوە دەخرێتە ڕوو دەنووسرێت و دواتر دەدرێتە لایەنی پەیوەندیدار و دواتر پێویستە ئەمە لە ڕووی یاساییشەوە چارەسەری ئەم بابەتە بکرێت، چونکە فەراغێکی یاسایی زۆر زۆر هەیە بە تایبەتی لە بواری میدیای دیجیتال یان میدیای نوێدا. ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت یاسایەکە کە لەگەڵ میدیای دیجیتاڵیدا ناگونجێت، بۆشایەکی یاسایی زۆر گەورە دروست بووە، هەرچەندە پەرلەمانی کوردستان لە خولی پێشوودا هەوڵیدا کە یاسایەک بۆ میدیای ئەلکترۆنیدا بنێت، بەڵام لەژێر فشاریان لەژێر هۆی کە هاوڵاتی زۆر
بە هەڵە لەم پرۆژه یاسایە گەیشت بوو بەداخەوە پرۆژه یاساکە کاری پێ نەکرا و نەخرا بەرنامەی لە پانەڵەکەتاندا تا هیچ ئامارێکی دیاریکراوتان هێستا بارە بۆی کە تا چەندێک بۆی هەواڵی ساختە و فیکەوە قوربانی هەبێت یاخۆی کاریگەری نەرێنی هەبێت زیانەکانی هەبێت هیچ ئامار و داتاکە ئێستا بارە بەوە کۆی ئەو پانێڵستانی کە بەشداری دەکەن هەندێکیان ڕۆژنامەنووسی زۆر بە ئەزمونن و بەشێکیان خەڵکی ئەکادیمین بێگومان هەمویان لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە ئامادەکرای کاری کراوە بۆ پانێڵەکە هەمویان کۆمەڵک داتیان کۆ کردوەوە کە من ئێستا داتاکانم لە بەردەست نییە بەڵام نمونەی زۆر جیاواز دەخەنە ڕوو هەمووی بە داتاش و ئەرزی دەکەن و ئەو کەسانی کە ئامادەش دەبن بەشێکیان ڕۆژنامەنووسن و بەشێکیان با بڵێن خوێندکارانی بواری میدیان لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان چونکە ئەو پانێڵە بەهاو بەشی لە نێوان پەیمانگای تەکنیکی سلێمانی و پەیمانگای برایت کراوە و کۆی ئەو کەسە ئەکادمیانی کە لە بواری میدیادا کار دەکەن بانکشت کراون بۆ بابەتی داتاکە ئەوە دەکەوێتەوە سەر پانێڵستەکان خۆیان بەڵام ئامادەکاری تەواو کراوە بڵێ جیاواز لە هەواڵە ساختە و فیکەکان سانسۆر چیە لەسەر ئەو هەواڵانی کە ڕۆژانە ئێمە لە سۆشیال میدیادا دەبین و قوربانی لێ دەکەوێتەوە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەردەوامی لە ساڵەکەدا ئێمە شادی ئەو ڕووداوانە ئەبین کە ڕوو ئەدەن و هەروە تا چندێک ڕاگەیاندن هۆکارە بەوەی کە قەباری ئەم کێشانە گەورەتر بکات کێشەکان زیاتر زەق بکاتەوە لە سەرەتا وتم بەشێک لە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان پێویستیان بەوەیە کە ڕێنماییان پێ بدرێت و زیاتر ڕێنمایی بکرێن چونکە مەرز نییە هەر کەسێک مایکێکی بەدەستەوە گر پێی بوترێ ڕۆژنامەنووس ڕۆژنامەنووسی ڕاستەقینە لە کاتە نەئارامەکاندا دەردەکەوێت چۆن کار دەکات ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا بەشێک لە میدیاکان نەیانتوانیوە زۆر یان با بڵێن پابند بن بە بەو بنەمایانەی کە هەیە هەمووی ئەم ڕاستیانە دەشێمێرێت و لە دۆخی زۆر ناهەموار و نە ئاساییدا لێدوان لە میوانەکان وەردەگیرێت کە هەموو ئەمانە پێچوانی بنەما ئیتیکەکانی کاری میدیا بەداخەوە گرنگە کە ڕۆژنامەنووسان زیاتر لەم جۆرە یادەدا یان لەم یادانەدا زیاتر خۆیان پەروەردە بکەن بۆ تووشی ئەم هەڵانە نەبن کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان دەبینین و بەداخەوە ئەم جۆرە مامەڵەکردنە لە کاری میدیا زیاتر لە ناو سۆشیال میدیادا بەدی دەکرێت لە بەرەوەی هیچ سانسۆرێک نییە کە بازی سانسۆرت کرد بە ئارەزووی خۆت هەرچیت بێ دەتوانی فڕێدێتە ناو فەزای سۆشیال میدیاوە و خەڵکێکی زۆریش باوەڕی پێ دەکەن. باشە کاک کرماج ئەو ڕێنمایی کە باست کرد پێویستە ئەو ڕێنمایە لەلایەن کێوە بدرێت بە ڕۆژنامەنووسان تا چەند گرنگە کە بە بەردەوامی خولی تایبەت بۆ ڕۆژنامەنووسان بکرێتەوە بۆی کە تووشی ئەو هەڵانە نەبن و بەرەو پێشچوونێکیش لە کارەکانیانە هەبێت بەردەوام گۆڕانکاری ئەو ڕێنمایانە هەندێکی بێ دامەزراوە میدیاکان خۆیان ڕێنمایی تایبەت بە خۆیان هەبێت ئەوەی کە پێی دەوترێت پرۆسەی دەرگاوانی میدیایی لە ناو میدیاکاندا زۆر بەخۆت بکرێت ڕاستە ئەم بابەتی دەرگاوان هەر خۆی تیۆرێکیش هەیە بە ناوی دەرگاوان لە ناو هاوڵاتی ڕۆژنامەنووسیان ڕۆژنامەنووسی هاوڵاتیدا نییە چونکە نازانێت یاسای میدیاچیە نازانێت ئێتیکی میدیاچیە نازانێت کامە زانیاری هەواڵە کامە هەواڵ نییە کامە زانیاری زیان بەخشە کامە زانیاری تەشیرە هەموو ئەوانە دەخاتە ناو سۆشیال میدیاوە بەڵام کارەساتەکەەوەی کاتێک کە میدیایەکی ڕسمی بکەوێتە ئەم هەڵانەوە ئەمە کارەساتەکەی بۆیە ئەم بابەتە بەشێکی پەیوەندی بە میدیاکان خۆیانەوە هەیە کە پێویستە ئەم ڕێنمایانە ڕێنمایی ڕۆژنامەنووسانیان بکەن و بەشێکی پەیوەندی بە حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە کە پێویستە زۆر زیاتر بۆ ڕێنمایی باشتر و تونتر بۆ ڕۆژنامەنووسان دابنێت. کاک کرمانج هەواڵە ساختەکان زیاتر میدیانی اجتیماعیەکان بڵاوی دەکاتەوە یاخۆ کتە باس لەوە کرد ئەوە کارەساتەکە گەر هاتوو میدیانی اجتیماعیەکان پێ لەم هەڵێ بنن یاخود ئەو میدیا کارسازانی کە لە ئێستادا هەن هەواڵە ساختەکان بڵاو دەکەنەوە یاخود ئەو کەسانی کە لە پشتی مۆبایلێکەوە لە پشتی ئایپادێکەوە پیجێک بەڕێو دەبات و ئەمە زۆرترین بینەر و زۆرترین خەڵک بەلای ئەم هەواڵە ناڕاستان ناڕادەکێشێت. بەڵێ میدیای نیشتیمانی ئێمە تا ئێستا میدیای نیشتیمانی لە هەرێمی کوردستان نیمانە گەر مەبەستان میدیا ڕسمیەکان بیان ئەو میدیانە بێت کە سەرچاوەیان دیارە بەداخەوە هەندێک جار ئەم میدیانەش دەکەونە دوای سۆشیال میدیاوە ئەم زانیاریانە زۆر لە سۆشیال میدیاوە زیاتر ڕەوازیان هەیە و بڵاو دەکرێنەوە بەڵام میدیا ڕسمیەکانیش هەندێک جار دەکەونە دوای سۆشیال میدیا. بەڵێ میدیا ڕسمیەکانیش بەهۆی ئەوەی کە کار بۆ سۆشیال میدیا دەکەن یان دوای ئەو فەزای سۆشیال میدیا دەکەونە سەر بڵاوکردنەوەی ئەو هەڵە ڕسمیانە بۆیە
گرنگە حکوومەت هێرێمی کوردستان ئەم بابەتە بە تەواوی بخاتەوە. ئێمە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بووی کە فەیسبوک کار بکات لە ئەڵمانیا ناچار کراوە کە عقد لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆی ئەڵمانیا ببەستێ بۆی لانی کەم ڕۆژانە لەو هەواڵە فەیکانە ئاگاداریان کاتۆ بۆی فەیسبوک لای خۆی بیسرێتەوە. بەڵام لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەم بابەتە نییە. تیکتۆک بە ئارەزووی خۆی کار دەکات، فەیسبوک دێت بە ئارەزووی خۆی کار دەکات، هیچ بربەستێک هیچ ڕێگریەشی لە بەردەمدا نییە. سپاس بۆ زۆر بەڕێز کرمانج ڕەسوول ماستە لە بای ڕاگەاندندا سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێت. زۆر سپاس. دەستەکانە خۆش بێت.